یەکێتێ دڵسۆزەکان کادر و جەماوەر و ئەندام و لایەنگران و دڵسۆزانی حیزبی شەهیدان با هەمومان بەیەکەوە پێشوازی بکەین لە سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. عادة كديم سبكم وقتكم مداهنين أمام لتسته إمرو يشمان بوانية رنگة توزيك زور بليم إمرو بۆ هەر چوار پارچە بۆ هەموو عێراق بۆ هەموو دنیا سڵاو شاری شاران ئەلێرەوە ئێمە ئەچین بۆ پایتەخت لە عێراق ئەچین بۆ بەغداد بۆ ئێوە لیدەرەکانی ئێوە ئامادەن بۆ ئێوە خەبات بکەن ئەچین بۆ بەغداد بۆ مافەکانی ئێوە بۆ مافەکانی تۆ هەمووتان هەرچی حزبێک هەرچی پێکاتێک هەرکەیەک لە ئەم وڵاتە بژی ئێمە خزمەتیانەکەین جیاوازی ئێمە و خەڵکی تر ئەوەیە و غەبغەبە ئەوەش جیاوازیەکە زۆر گەڕاوەم ئەم جارە ئەبینم چەند پەرۆشن ئەبینم چ هیوایەک هەیە لە چاوتانە حسب بەو ئەو باوەڕە ئەکەم کە هەتانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمەش پەرۆشین ئێمەش هیوامان هەیە ئێمەش باوەڕمان بە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی هی ئێوەیە تاقە حزب کە حزبی تۆیە لە بەغداد یەکێتی نیشتیمانی کوردستانە بانگەشەکەی ئێمە
جیاوازە لە لایەنەکانی تر سەیری دواوەکەن باسی کۆنەکەن بەشە دەست خۆش نابێ بچەقەیت لە دوێنێ ئەبێ بیر لە سبەی ئەو پۆستەرانە بێن نە خوارێ دەی خەڵک هاتووە بۆ لای ئێمە نە بۆ لای پۆستەر ئەو پۆستەرانە بێنە خوارێ کوڕم لەگەڵ تۆمە دەی دەست خۆش هەموو ئەزانن کە دووە ئێمە بۆ پێشەوە ئەڕۆین ئێمە کوردستان بۆ پێشەوە ئەبەین ئێمە عێراق بۆ پێشەوە ئەبەین لایەنێکی تر هەیە کە خۆی بە خاوەنی ئێوە ئەزانێ باسی نەکردوون بە قوربانی تۆ بم بەڵام ئێستا باسییان نەکەم ئەویە شتێکیان هێنمە بیر جەنابی کاک مەسعود داوای بانگەشەیەکی ئارامی کرد داوای بانگەشەیەکی سەربەرزی کرد پێیان نەکرا بە قسەیان نەکرد بۆیە من ئەمڕۆ دێمە جواب بەڵێ ئەوانەی دوای ئەنفالی ئەو هەموو بارزانیانە ئەوانەی کە دوای ئەو جەریمانە سواری دەبابەی سەددام بوون بۆ خوێنی کورد ئەوان ئێوە ڕزگارەکەن ئەوان هێن بۆ ئێرە لەسەر تەلەڤیزیۆن حەدیان هەیە باسی کوردایەتی بۆ ئێوە بکەن سیویەیەکی ئاب ڕۆژێک نییە کەس لە بیری چێ برینێکە لەسەر هەموو کوردێک وەڵڵا ڕەحمیان پێ ناکەم لە بیرتانە دوای سیویەکی ئاب چیان وت ئێمە و سەددام دوژمن نین ئەوە ئەکبەر خیانەتە ئەوە هەر ئیشارەتی بەڵگەی خیانەتە دنیا لە بیری ناچێتەوە ئەوانەی کە ئەو جەریمەیان کرد ئەوانەی ئەو هەموو کوردە قارەمانەیان شەهید کرد ئەوانەی تیجارەتی نەوتیانە کرد لەگەڵ داعش ئەوانەی کە تۆقین و چاویان داخست کە خوشک و برایە ئێزدیەکانمان تیرۆر کران و جێنۆساید کران ئەوانەی ئەو هەموو ڕئیس عەشیرەتەیان کوشت ئەوانەی ئەو هەموو ژن و مناڵی ڕئیس عەشیرەتەکانیان کوشت ئەوانەی کە ئەو هەموو عەشیرەتەیان مەجبور کرد ببن بە جاش ئەوانەی کە دەوڵەمەند بوون کە غەبغەبەیان بۆ دروست بوو بە خوێنی ئێوە بە نەوتی ئێوە ئەوان باسی کوردایەتی بۆ ئێمەکەن ئێوە لێرە وەستاون گوێ لە براکەتانە گرن لەم کاتە خاکی ئێمە ئەفرۆشن بە تورکیا یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم شارە ئەمە ئێمەین کە ناتوانن کۆنتڕۆڵیکەن ناتوانن بیکڕن ناتوانن تەهدیدمان کەن ئێوە چاوی کوردستانن ئێوە دەنگی کوردستانن دەنگی کوردستان بەرزکەنەوە پێیان بڵێن بەسە
ئەوانەی کە سجنەکانمان پڕەکەن لە ئاکتیڤیست، پڕەکەن لە ڕۆژنامە نووس، پڕەکەن لە نەگمەتێک کە بوێرێ قسە بکات ئەوان باسی ئازادی بۆ بە ئێماکەن دێ شەرم کیێرێ هۆ. سلەیمانی پڕ بووە لە خەڵک، زۆر دڵمان خۆشە چەند هەورێلی لە زوڵمی ئەوان ڕای کردووە و ئەمڕۆ لێرەیە، چەند بیزنسمان هەولێری بەجێهێشت لەبەر زەڕیبەی غەبغەبە تا بێت لێرە بیزنس بکات. پێم وتن ئەوەڵین ڕۆژ و ئەلێرە دووبارەیەکەمەوە بۆتان، منافسی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە. هێرشی پوچمان ئیهمال کردووە، قسەی سووکمان ئیهمال کردووە، ڕێوی کلک براومان ئیهمال کردووە. خەڵکی کوردستان زۆر زیرەکن، هەموو شتێک ئەزانن. ئەرێ نایزانن؟ گوێم لێ نەبوو، ببوورە نایزانن؟ باشە زانن کێ خاکی ئێمە فرۆشێ، باشە زانن موشکیلەی معاش کێ دروستی کرد و کێ حەلی کرد، باشە زانن وەزعی ئێمە بۆ وا خراپ بووە لەگەڵ بەغداد، باشە زانن کێ ملیاردان دۆلاری ئێمە هی نەوتی کوردستانی خەسار کرد و خواردی. ئیسباتی یەکەم بۆتان کە لە ئێران هاتنەوە کێچەکانیان کێچیان هەبوو. ئەڵێم کە لە ئێران هاتنەوە کێچەکانیان کێچیان هەبوو. ئێستا سەیریکە قەسرێک نە، دوو قەسر نە، 50 قەسر، تەیارەیەک نە، دوو تەیارە نە، 50 تەیارە. وای لێ هاتووە فۆتۆمۆدێلێک نە، 50 فۆتۆمۆدێل. ئەی داوەشەی بۆ خۆت و کوردایەتیەکەت. هەمووتان دەزانن بۆ هەلی کارتان نییە، هەمووتان دەزانن بۆ کوردستان وەکو ئەوسا احترامی ناگیرێت لە بەغداد، هەمووتان دەزانن بۆ ئەمڕۆ کوردستان بە ناوبەنگی گەندەڵی لە هەموو دنیا ناسراوە. هەمووتان دەزانن سێکتەری بانک لە کوردستان بۆ نییە، هەمووتان دەزانن کێ سەبەبی ئەوەیە یەک بانک لە ئەم دنیا گەورەیە تەعاملی نییە لەگەڵ یەک بانک لە کوردستان. هەمووتان دەزانن خەتای کێیە کە ساڕوخ لە مناڵەکانمان ئەدرێت، خۆتان دەزانن خەتای کێیە ئەو هەموو لادێیانە قەس بکرێن، هەمووتان دەزانن ئەو هەموو درۆنە بۆ لە هەولێرە درێت، بۆ جوابی نادەنەوە. بۆ کە درۆنێک بۆ هەولێر دێت من چواریان بۆ ئەنێرم. هەموو شتان دەزانن کێیە لە چەندین وڵاتی نەودەوڵەتی کەیسی گەندەڵی هەیە لە مەحکەمە. ئەی خوا لە سوڵتان مەحموود چەند گەورەتری. نه زۆرم ماوە ئیمڕۆها پەلەمەکەن، زۆرم ماوە، زۆرم ماوە. هەموو شتان دەزانن، هەموو شتان دەزانن کێ موشکیلەکانی بەغداد ئەتوانێت عیلاجکە، ئێمە ئەتوانین. هەموو شتان دەزانن کێ نەکەوی کوڕم بۆ خاتری خوا، هەموو جارێک یەکێکی تیا هەیە زانی. هەموو شتان دەزانن کێ ئەتوانێت ناوبانگی کوردستان دروست بکاتەوە، کێ ئەتوانن کوردستان ڕزگار کات،
کێ باوەڕی هەیە بە خەڵکی کوردستان دوای ئەم هەموو خیانەتەی کە کردویانە چیمان پێڵێن گوێتان لە قسەکانیانە کاکە وەڵڵا ناتوانم هەباڵان جارێ سەیری بانگەشەکەیان کە وازان پارە ئەڵێ یەکێتی ئەڵێ دەسەڵاتی ئێمە ڕوخێنێ با بەکەی وامان وتۆ ساڵێک پێشستە بوو لێیان تێکچووە ئەوە ساڵێک پێشستە بوو ئەرێ وایەیان نە ئێ وەڵڵا کردمان وێن حکوومەت وێن دەسەڵات یێنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێن ئێمە ئەم پرۆژەیەمان کرد و ئەو پرۆژەیەمان کرد تڕهێو ئیشەڵا نایکەی پارەی ئێوەیە نەوتی ئێوەیە تەبعەنە بێ پرۆژە بکەین بەڵام سیر کە چۆنەیکەن سەیری لادێکانی ئەولاکە سەیری لادێکانی ئێمەکە سەیری مەکتەبەکانی ئەولاکەن سەیری مەکتەبەکانی ئێوە بکەن هەڤاڵان جیاوازی ئێمە ئەوە نەزانی چییە کە ئێمە پرۆژە ئەەکەین لە سلەیمانی چونکەن حکوومەت نایکا لە پارە و گیرفانی خۆمانە لە بیزنسمانەکانە کە یارمەتیمانە دەن لە ئەوەیە کە یەکێتی پێکرێ برادەر ئەوەیە پرۆژە کەس نییە لە کوردستان و لە عێراق ئەم شتانە نەزانێ عیب بووە باسی بکەین وەڵڵا عیب نییە وەڵڵا باسیەکەین تۆ دەستت پێکرد من تەواو یەکەم بەچی دڵیان خۆشە ئێستا ڕاستە ماوێتی زۆری ماوە بەچی دڵیان خۆشە وای کوردستان تۆزی کارەبای هەیە بەڵێ دڵیان زۆر خۆشە بەوە دوای 30 ساڵ ئێستش 24 سەعات نییە ئەو تۆزە کارەباییش کە هەمانە بۆ هەمانە ئێمە بووین یەکێتی نیشتیمانی کوردستان بوو وتی قەتە و غازە نابن یەکێتی نیشتیمانی کوردستان بوو سەرۆکەکەتان بوو کە وتی لەسەر مەیتی مردووی منە و غازە ئەدزن هەموو غازەکە لێرەیە لە مەنتیقەی خۆمانە لە سلەیمانیە لە کۆرمۆرە لە چەمچەماڵە لەبەر ئێوەیە کارەبا هەیە لەبەر ئێمەیە کارەبا هەیە ڕۆژی ئیمتیحان نزیکە خەڵک بڕیارەدا ئێمە دەنگ بەکێ ئەدەین دەنگەدەن بە ئەوانەی کە شکاندیان دەنگەدەن بە ئەوانەی کە تێکیاندا دەنگەدەن بەوانەی کە کاریگەر نین و قەت بەم سیاسەتە کاریگەر نابن دەنگەدەن بەوانەی کە ڕۆژانە دزیتان لێەکەن ڕۆژانە غەدرتان لێەکەن وڵاتەکەمان خەریکە ئیفلاسەکەن کاکە وەڵڵا ئەو پیاوەی تۆی هەڵگرتووە مۆر بوو مۆر سەری دەموچاوی کەن مۆر بوو وەرە خوارێ کوڕم یان دەنگەدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو یەکێتیەی کە لە ئەو ڕۆژەوەی کە دروست بووە حتا ئێمڕۆ و تا هەنەسایەک ما بێت لە ژیانمانە ئەچێتە ناو ئاگری جەهەنەم بۆ ئێوە ئەزانم بە وجدانتان دەنگەدەن ئەزانن هەر یەکێتی ئەو عیلاقاتەی هەیە بۆ ئێوە ئیش بکات خەبات بکات پردی پەیوەندی دروست بکات دیفاع بکات لە کوردستان و عێراق خەڵک ناترسن ئەمڕۆ ئەوێرن شەڕەکەن و ئەشی بەنەوە ئێوە خەڵکی ئەمڕۆ وەکو وتم زۆر زیرەکن زۆر ئازان پێویستیان بە قەناعەتە ئەوەیە کە ئێمە ویستومانە بیکەین لەم بانگەشەیە
ویستمانە قەناعەتتان پێ بکەین پیشانمان داون چیمان کردووە هەر بەم 3 ساڵە نە بە قسەی بەتاڵ نە بە تەهدید هەموو عێراق ئەزانێت دەنگی ئێمە ئەخوا لە بەغداد قووەتی ئێمە هی یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاعەکات لە ئێوە لە بەغداد 3 ساڵ پێشێستا قانونی بودجەمان گۆڕی چیمان خستە ناو قانونەکە ئەگەر هەولێر پارەی ئێرە نەیە ئەو ڕۆژەی کە پارەی منتیقەکانی خۆنیانەدەن ئێمە ئەتوانین ڕاستەوخۆ لە بەغداد پارە وەرگرین بە سوتفەی فلیمی هندی لەو ڕۆژەوە عاقڵ بوونە و مەعاشەنێرن بۆ ئێرە و ماشەڵڵا لە ئۆپۆزیسیۆنەکەیان دەنگی بەوە نەدا سەیرە بۆ دەنگی بەوە نەدا کوا ئەو ئۆپۆزیسیۆنە ئیمڕۆ بەڵێ نییە ڕێبازی مام جەلال ئەوەیە ڕێبازی ئێمە ئەوەیە ڕێبازی سلەیمانی بەرنامەی مام جەلال ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێیەکە بۆ ئێوە جێبەجێیەکات ڕاوەستە مامە قوربانتان بم بە تۆزێک باسی داهاتووتان بۆ بکەم ڕاوەستە ماوە با تۆزێک باسی داهاتووتان بۆ بکەم بە قووەتی یەکێتی لە بەغداد جارێکی تر سلەیمانیەکەینە ئەڵماسەکەی ناوتاجی عێراق دیفاعەکەین لە ئازادیەکانتان لە حەق و حقووقتان لێرە نەوەکو لەوێ یاسا سەروەرە ئیسباتمان کردووە گەورە بچووک زەعیف قەڵەو ناخوات کەس لە سەر و یاسان نییە کەس سلەیمانی وەکو خۆیە هێڵینەوە کێ قسەی هەیە لێرە با بیکات بە ئازادی کێ مەقالە ئەنووسێت با بینووسێت بە ئازادی سەرمان و سەر چاومان لێرە میدیە ئازادە لێرە مەحکەمە مزداقیەتی خۆی هەیە لێرە حکوومەت ئەیەوێ خزمەت بکات نە زڵم بکات بینیوتانە لەم 3 ساڵە بەو حسارەی کە هەولێر کردوویەتیە سەرتان سلەیمانی چۆن گەشەی کردووە بەلا ئیلەهە ئیلەڵڵا بەلا ئیلەهە ئیلەڵڵا دەنگێک بدەن بە ئێمە کە ئەوەنە بەقووەت بین کە وا بتوانین بکەین هەموو کوردستان گەشە بکات لەم 4 ساڵە بەرنامەیەکمان هەیە ئەوەنە بەدڵتانە بێ هەر هەمووتان زگتان پڕ بێت سەرماتان نەبێت کەرامەتان بپارێزرێت پیشانی دنیا بین کورد کێیە و کورد لە کوێیە و کوێ نێرەتی کورد دەکات هەلی کارە بێت بۆ هەمووتان نە هەر یەکێتیەکان فرسەتی بیزنسە بێت بۆ هەموو کەسێک بۆ هەموو پێکاتێک نە هەر یەکێتیەکان هێزی تۆین لە بەغداد یعنی هێزی هەمووتانین لە بەغداد ئێمە وەکو ئەوان خەڵکی خۆمان جا ناکەینەوە ئەوە غەڵەتە ئەوە شەعەتان کا بە عەرزە دووبارەیەکەمەوە ئێمە هێزی تۆین لە بەغداد
بێجیاوازی شەڕتان بۆکەین کوا گەنجەکانمان ببوورە گوێم لێ نییە ئەڵێم کوا گەنجەکانمان ئەڵێ ئێوە ئەترسن لە ئەم دەموچاوە گەنجانە سەری کۆبوونەوەکانی ئەوان کەن ئەڵێ مادام تووسۆدە بەڵێ گەنجان ئێمە نوێنەری تۆین من نوێنەری تۆم حزبی ئێمە کۆنگرە بە کۆنگرە گەنجترەکرێت دەرگاکانی ئێمە بۆ ئێوە کراوەتەوە دەمێک ساڵ کەس گوێی لە ئێوە نەبوو دەمێک ساڵ کەس ئێوەی نەئەبینی من داوای لێبردوونتان لێکەم یەکێتی گوێی لە ئێوەیە یەکێتی ئێوە ئەبینێت یەکێتی وەکو چەند لایەنێکی تر لە مەسئولیەت ناترسێ ئێمە موشکیلەکانتان هەوڵە دەینی یەک بە یەک عیلاجیان کەین ئازارەکەتان ئەزانین و داواکاریەکانیشتان ئەزارین چین لە بەغدادەوە شەڕ بۆ ئێوە ئەکەین لە بەغدادەوە ئابووری کوردستان بەقووەتەکەین لە بەغدادەوە فرسەت بۆ ئێوە دروستەکەین ئەمە ئەجێندەی ئێمەیە هەدەفی ئێمەیە بەڵێنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئێوە کوا شێرە ژنەکانی سلەیمانی کوا شێرە ژنەکانی سلەیمانی کێ شەڕی بۆ یەکسانی کردووە کێ خەباتی بۆ ئێوە کردووە دادە کێ دەست خۆش ناتوانم بێمە خوارێ دادەگیانەوە هەموو خەڵکە لێرەیە ئیسباتمان کردووە لە زەمانی جەنابی مام جەلال و هەموو تێکۆشەرەکان و قارەمانەکانی یەکێتی حتا ئێستا کە گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگترین شتە کە ژنانی کورد ژنانی یەکێتی ژنانی هەموو پێکاتێک وەک پێویست ڕێزی لێ بگیرێت سەرسەرمان و سەرچاومان ئیسباتمان کردووە لە حکوومەت ئیسباتمان کردووە لە پەرلەمان ئیسباتمان کردووە لە حزب ئیسباتمان کردووە لەسەر لە ناو جەبهە لە ناو ئاگری شەڕە ژنان پەیامێکم هەیە بۆ ئێوە بەسە لە ماڵەوە ببوورە برادران ئەمەتان زۆر بەدڵ نەبێ لە ماڵەوە دانەنیشن وا مەکەن پیاوەکانتان هەموو بڕیارێکتان بۆ بدەن ئەوە دروست نییە تەواو ئەو زەمانە گوێتان لێگرن بڕۆ قەناعەتیان پێ بکەن بڵێ پیاوەکە هەر یەکێتی هی ئێمەیە بڕۆ دەنگ بە یەکێتی بە پیاوەکە ئەوەی کە توانی ومە بیڵێم وتومە ئەوەی کە تیمەکانمان توانیویانە بیکەن کردویانە ئایندە هی ئێوەیە مایکم زۆر کەم شکاند ئەم بانگەشەیە لیستی کوردستان 222 ئەڵێم لیستی کوردستان 222 لیستی ئێوە 222 قسەکانی کە کردم ئێوە لە من باشتر ئەیزانن چەند ساڵێکە لە بەرچاوتانە سەری تۆ بەرز بێت یاخوا
خۆتان لەگەڵ بێت قووەتتان باتێ خوای گەورە و مێهرەبان بڕۆن بۆ سندووقی هەڵبژاردن ئاگری تێبەردەن سەوزی کەن وەکو تۆفانێک ئەوەڵین هەنگاوی ڕووخاندنی ئەو گەندەڵانە هی غەبغەبەکان هی دزەکان لێرەوە دەست پێکات سندووقەکانمان بۆ سەوزکەن بمانێرن بۆ بەغداد با ئێمە واجبی خۆمان جێ بکەین بۆ ئێوە بۆ کوردستان بۆ عێراق